کاتێکە چوومە بەشی ئینگلیزی تەسەور ناکەی مامۆستا ئیسا من 2-3 مانگ چاوم سوورە بوو ئەوەندە تەماشای قاموسم کردهبوو و فێربوونی ئینگلیزی لە ژیانی منە ئەتوانم بڵێم نمونەی زۆر کەمە ئەوەندە هەوڵم ماو فێر نەبوو ئەوەندە کاتم کوشت و فێر نەبوو بۆیە لێرەوە بە هەموو ئازانە ئەڵێم کە هەوڵێن بەڕاستی مەرج نییە کاتێک کە تۆ هەوڵیت و فێر نابی ئیتر ئەوە کۆتاییەکی نیشانەی ئەوەی کۆتاییش لە کۆتاییش هەر فێر نابیت و نەتیجەی خراپە من لەبەری ڕێگای هەڵەمە گرتەبەر بۆ نمونە هەر ئەمیز بە لەبەرکردنی وشە بە لەبەرکردنی یاسایەکی گرامەر من فێری زمان ببم و هەوڵێکی زۆر زۆرم ما هەر فێر نەبووم یعنی تەسەورکە ئەو زمانی ئینگلیزی کە فێر بووم جگەل لە دوای پۆلی 12 ئەنێ ئەوە حسابماکە پێشەوە هەر وەکو هیچمان نەزانی بێ لە دوای ئەوە ئەتوانم بڵێم 8 ساڵی ڕێک من خەریک بووم تا فێر بووم جا ئێستا ئەزانم ئەو ڕێگایە پێویستی بۆ هەموو کاتومان و بوونە نەبوو بەڵام هەمووی ئەمێنێتەوە سەرەوەی چەندێک تۆ بەسەر نەفسی خۆ تا زاڵەبی من زۆر جار بە قوتابیەک ئەڵێم وەرە ئەم چیرۆکە تو ئێستاکە ئەی خوێنیتەوە تێگەی بڕۆ یەک جاریکە گوێی لێ بگرە بەس گوێ لە دەنگەکەی بگرە بزانە تێگەی ئەگەر تێ ناگەی سێری نووسینەکە بکەرەوە ئایا تۆ تەحملی ئەوە ئەەکەی دەجاریکە گوێ لەم چیرۆکە بگری و جارجارە تۆزە خێراشی بکەی هەردوو بارێکیتەوە زۆربەی نەخێر ئێمە ئەمانەوێ ئەم چیرۆکە کە وشەکانی ئەزانین بچین بۆ چیرۆکەکانی چیرۆکێکی در وشەکانی ئەویش بزانین بچین بۆ یونیتێکی کە ئەویش وشەکانی بزانین و ئەزانین بەم شازە فێری زمانەبی لە کاتێکا زمان فێربوون هێندە دووبارە بوونەوەی ئەو شتەیە کە ئەیزانی هێندە دەستبردن نییە بۆ ئەو شتێکە نایزانیت واتە ئەگەر تۆ بتێ فێری زمانێک ببی دڵنیا بە مناڵەکان هەموو وا فێری زمانە بن بۆیە مناڵ بەبێ دەورە ئەچێتە وڵاتێک فێری زمانە بێ بەس ئێمە ومانە ئەچین بۆ دەورەش ئەو چێر فێر نەبی بۆ لەبەروی ئێمە گەورە ئەبین عەقڵمان پێشکە تااقەتی ئەوەمان نییە چیرۆکێک کە بیستومانە دووبارە ببیستینەوە بۆیە فێربوونی لای ئێمە ئەبێ بە ئیشێکی قورس و بێن ئەنجام